راپۆرتەکانی NRT لەسەر پاسەوانی حەزبەکان بەردەوامە. لەم راپۆرتەدا پاسەوانی سەرجەم ئەو حەزبانە بڵاو دەکەینەوە کە بە حەزبی بچووک ناو دەبرێن. حەزبی شیوعی کوردستان کە لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی ساڵی 2013دا 12392 دەنگی بەدەستێنا، خاوەنی یەک کورسی پەرلەمانە، نزیکەی 1000 پاسەوانی هەیە. بۆ پاراستنی بارەگا و دامەزراوە حەزبەکانیان، بەرپرسانی حەزبەکەش دەڵێن لەو ژمارەیە 320 کەسیان پێشمەرگەی حەزبەکە بوون و دواتر خراونەتە سەر وەزارەتی ناوخۆ. حەزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان کە ئەویش لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی ساڵی 2013دا 12501 دەنگی بەدەستهێنا و خاوەنی یەک کورسی پەرلەمانە، نزیکەی 1000 پاسەوانی هەیە. بۆ پاراستنی بارەگا و دامەزراوەکانیان. بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە لە هەڵبژاردنە پەرلەمانەکەدا 21834 دەنگی بەدەستهێنا و خاوەنی یەک کورسی پەرلەمانە و تاکە حەزبی ئۆپۆزیسیۆنی ئێستای هەرێمی کوردستانە، ئەویش 346 پاسەوانی هەیە. بۆ پاراستنی بارەگا حەزبیەکانی، حەزبی زەحمەتکێشانی کوردستان کە بە هاوپەیمانەتی لەگەڵ چەند حەزبێکی تر یەک کورسی پەرلەمانیان هەیە و لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی ساڵی 2013دا 8681 دەنگیان بەدەستهێناوە، نزیکەی 100 پاسەوانی هەیە. بۆ پاراستنی بارەگا و دامەزراوە حەزبیەکانی، حەزبی ئایندەی کوردستان کە هیچ ئەندامێکی لە پەرلەمانی کوردستاندا نییە و دوای جابوونەوەی باڵێکی لە حەزبی زەحمەتکێشان دروست بووە، نزیکەی 100 پاسەوانی هەیە. بەپێی پرۆژە چاکسازیەکەی سەرۆکایەتی هەرێم کە 3 ساڵ پێش ئێستا بۆ جێبەجێکردن ڕەوانەی وەزارەتی ناوخۆی کردووە، لایەنە سیاسیەکانی ناو پەرلەمان 100 پاسەوانیان دەبێت. جگە لە 5 حەزبە سەرەکیەکە و شیوعی و بزوتنەوە و زەحمەتکێشان و سۆسیالیست و ئایندە 9 لایەنی سیاسی تر لە پەرلەمانی کوردستاندا هەن. ئەگەر هەر لایەنێک لەمانە 100 پاسەوانیان هەبێت، ئەوە 900 پاسەوان بۆ حزبانی ناو پەرلەمان دیاری کراوە. هەر بەپێی پرۆژە چاکسازیەکەی سەرۆکایەتی هەرێم، لایەنە سیاسەکانی دەرەوەی پەرلەمان واتە ئەوانەی کورسیان نییە لە پەرلەمان، هەر حزبە و 30 پاسەوانیان بۆ دیاری کراوە. لە هەرێمی کوردستاندا 36 حزب و لایەنی سیاسی هەیە کە 19 لایەنیان لە پەرلەمانی کوردستان ئەندامیان نییە. واتە ئەم 19 لایەنە ئەگەر بڕیارەکەشیان وە خۆی جێبەجێ کردبێت 570 پاسەوانیان دەبێت. بەپێی شیکاریەکانی NRT، جگە لە 5 حزبە سەرەکیەکەی هەرێم، لایەنە سیاسیەکانی تر 4016 پاسەوانیان هەیە. لەبەرەوەی پاسەوانی ئەم حزبانە سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمن، ئەگەر موچەی هەرێکێکیان بە نزیکراوەی 1 ملیۆن دینار بێت، ئەوە مانگانە 4 ملیار و 16 ملیۆن دینار بۆ پاسەوانی ئەم حزبە بچووکانە خەرج دەکرێت. ژمارەی پاسەوانی زۆربەی لایەنەکان بەپێی پرۆژەی چاکسازی سەرۆکایەتی هەرێمە، بەڵام بەرپرسانی حزبەکان خۆیان دەڵێن پرۆژەکە وە خۆی جێبەجێ نەکراوە و حزبەکان زۆر لەوە زیاتر پاسەوانیان هەیە. هێمن مەحموود NRT.